گفتگوکردی پرۆژە یاسای هەڵبژاردننی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم. پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی بە زۆرینەی دەنگ پەسەند کرد کە بەپێی پرۆژە یاساکە هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ هەڵبژاردننی خولی پێنجەم پەرلەمانی کوردستان ئەنجام نادرێت. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش پرۆژە یاساکەی ڕەت کردەوە و دەنجی پێنەدا. داوای کرد هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت و یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش هەموار بکرێتەوە. و دەنگمان بە هیچ مادەیەکی نەداوە و دەنگمان بە کۆی یاساکە نەداوە لەبەر چەند خاڵێک. خاڵی یەکەم ئەو یاسایە هەر لە مادەی یەکەمی پێچەوانەی مادەی چواری یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە لە خودی مادەکە لە خودی یاساکەدا هاتووە دەڵێت دەبێ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان پێکەوە بکرێتن کەچی لێرانە ئەوە پێچەوانەی ئەو یاسایە. و لە خاڵی مادەی سێیەمدا ئیشکالیەتی زۆری تێدایە کە ئەو خولە دەیوێ ئەو کێشەی سەرۆکایەتی و پۆستی سەرۆکی هەرێم بسپێرێ بە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان کە ئەو خولە بە تەسەووری ئێمە ناتوانێت بڕیار بۆ خولێکی دیکە بدا کە چ بکات و چ نەکاتن. دیسان ئاماژەی بەوە کردووە کە دەستوری هەرێمی کوردستان کە هیچ دەستورێکمان ئێمە دەبووە دەستەی سەرۆکایەتی ئەو پرۆژەی ئەو پێنج حزبیان هێنا با پێشەوە و قسە لەسەر ئەوە کرابە بۆ هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان. فراکسیۆنی گۆڕانیش کە خاوەنی پرۆژە یاساکە بوو ڕای دەگەێنن بەپێی پرۆژەکە لە ماوەی ساڵێکی خولی ئایندەی پەرلەمان چارەنووسی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم یەکلایی دەکرێتەوە بەمانەوە یان هەڵوەشاندنەوەی. ئێمە لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم نین لە خەڵکە و ئێستا ڕێش پێمان نەکرێت لە خولی ئایندا بەرنامەی سیاسی ئێوەیە تا هەڵوەشانەوەی ئەم دامەزراوەیە دەڕۆین و ئەمە ئینە ئەوەی کە ئێمە لامان گرگ بوو لە وەرزیەکەمە ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە بەڵام بە دەنگدان فکرەی ئێمە سەری نەگرت خراپە. وەرزی دووەم وەرزی دووەم واتە لە ماوەی ساڵێکی خولی ئایندەی پەرلەمانە چارەنووسی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم یەکلاکرێتەوە لای ئێمە چارەنووسی دامەزراوەکە هەتا ڕۆشتنە هەتا هەڵوەشانەوەی سەرۆکایەتی هەرێم. پرۆژە یاسای هەڵپەساردننی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم لە 6 مادە پێک دێت و کۆی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بەپێی پرۆژەکە هەڵدەپەسێردرێت و دیوانی سەرۆکایەتی هەرێمیش هەروەکو خۆی دەمێنێتەوە بەڵام لەمە و دوان ناتوانێت کاری سیاسی و دیپلۆماسی بکات تەنیا کاری دارایی و کارجێڕی دەکات و لەلایەن ئەنجومەنی وەزیرانیشەوە سەرپەرشتی دەکرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.